ئەنجامی بدەن حەج و عەمرە بۆ خوا، یعنی ڕوکن و واجباتەکانی حەج و عەمرە تەواو جێبەجێکەن و بانیتیشتان لە حەجکردن و عەمرەکردندا تەنها خوا لە خۆڕازیکردن بێ. فإن أحصرتم فما استيسر من الهدي، أجر رجاي چونە حەجتان لێگیرا فما استيسر من الهدي، ئەوەی پێتانە لە قوربانی و بۆتان دەکرێت و ئەوەی بەتەما بوون قوربانیەکەی هەر بکەن. ولا تحلقوا رؤوسكم، يعني سرتان متاشن پرستان کور مەکەنەوە حتى يبلغ الهدي محله، هەتا قوربانی کردنەکە دەگاتە شوێنی خۆی، یعنی هەتا ڕۆژی جەژن دێت و نوێژی جەژن دەکەن قوربانیەکەتان کە کرد، ئەو کاتە ئینسان بۆی هەیە ئیحرامەکەشی بشکێنێت و وەسەر و کرچ و موشی کورت کاتەوە. فمن كان منكم مريضا، هەر کەسێک لە ئێوە نەخۆش کەوت يعني لەبەر نەخۆشیەکەی، ئەو به ئەذى من رأسه، یا ئازارێک لەسەریدا هەبوو ناچار بوو لەبەر نەخۆشیەکەی، یان لەبەر ئەوەی کە ئازارێکی لەسەریدایە ناچار بوو پێش جێژن پێش قوربانیکردن سەری دەبوا تاشی بایە، یعنی نەخۆشی تینی بۆ هێناوە یان ئازارێکی سەری تینی بۆ هێناوە، ئەوە دەبێت چی بکات لە جیاتی سەرتاشینەکەی؟ سەرەکەی دەتاشێ، بەڵام فەفیدیەتون من صیابین، دەبێت فیدیەیەک بدا. جا فیدیەکەی یا بە ڕۆژوبوونە 3 ڕۆژ، ئەو سەدەقە، یا دەبێت خێرکە، خێریش دەکات تەوان دەبێت خێرەکە بۆ 6 کەسی فەقیر و هەژار بێ، ئەو نسوک، یا دەبێت قوربانیش. حاڵین لێ بۆ ئەو کەسەی لە حەجەیە ئێستا ئەگەر لە خۆی ڕانەبینێ پرچ و موو لە خۆی نەکاتەوە، یا ناچار بوو پرچ و موو لە خۆ کاتەوە، لە تۆڵەی ئەوەی کە پرچ و مووی لە خۆ کردوتەوە، دەبێت یا 3 ڕۆژ بە ڕۆژوو بێ، یان 6 کەسی فەقیر تێرکە، یا دەبێت ئاژەڵێک لای کەمی مەڕێ کاتە قوربانی. وازحە؟ ئەوە بەس بۆ ئەو کەسانەیە لە حەجێن یا لە عەمرەن پێش ئەوەی وەختی سەرتاشینەکەی بێ، ناچاری سەرتاشین بوون، یا بۆ کەسێکە کە بەتەما بۆ بچێتە حەجێ بەڵام ڕێی چوونە حەجی پێ نەدراوە، دەنا بۆ کەسێک کە ئێستا لە حەجێ نیە بەڵام بەس بەتەمای قوربانیکردنە هەمووی لە خۆ کردوتەوە هیچی ناکەوێتە سەرێ. فإذا أمنتم، هەر کاتێک کەوتنەوە ئارامی ترستان لەسەر نەبوو، فمن تمتع بالعمرة إلى الحج، هەر کەسێک تمتع يعني کەوتە خۆشی و ئیسراحەت بە عەمرەکردن، ئەو جار دوایە حەجی کرد، زانانی یعنی هەر کەسێک لێک ساڵیدا هەم حەجی کرد و هەمیش عەمرەی کرد. ئێستا خەڵک هەمووی وا دەکا حەج و عەمرە تێکەڵ کێشە، بەڵام دوو عیبادەتی، یعنی هەرچی حەجە بکات دەبێت عەمرەش هەر بکات، بەڵام دوو عیبادەتی جیاوازیشن. لە ئەسڵی ئەسڵدا چۆنە؟ دەبێت ئینسان کە چوو بۆ مەکەی لەو شوێنەی خۆیەوە کە شوێنی ئیحرام بەستنە، ئیحرامی ببەستێ بە نیەتی عەمرەی، حاڵین لێ بچێ لە مەکەی عەمرەکەی بکە، ئەوجا بگەڕێتەوە لە شوێنی یەکەم جارێکی دیکە ئیحرام ببەستێتەوە بچێتەوە بۆ حەجی. حاڵین؟ بەڵام ئەگەر کەسێک چوویە مەکەی بە نمونە عەمرەی کرد، بەڵام دواتر ئەو جلای ئیحرامی دانا و ئیحرامەکەی شکاند، لە جیاتی ئەو ئیحرام شکاندنەی و لە جیاتی ئەوەی بچێتەوە شوێنی یەکەم جاری بۆ ئیحرام بەستن، ئەوە قوربانیەک دەکات و ئاژەڵێک دەبێت سەر ببڕێ. فمن تمتع بالعمرة إلى الحج، هەر کەسێک تەمەتوعی کرد بە عەمرە، یعنی عەمرەی کرد و ئیحرامەکەیش کان إلى الحج تا ئەو کاتەی وەختی حەجە لێ، فما استيسر من الهدي، ئەوە دەبێت هەرچی لە دەستی دێ لە قوربانیکردن لە جیاتی ئەو ئاسانکاریەی کە بۆی کراوە دەبێت قوربانی بکە. ئەدی فەمەن لەم یەجید، کەسێک قوربانی نەبوو پارەی نەبوو و ئاژەڵەکەی پێ بگرێت، فصيام 3 أيام، دەبێت بە ڕۆژوو بێ 3 ڕۆژ لەکوێ في الحج لە حەجی هەر لەوێ، و7 إذا رجعتم، 7 ڕۆژیش بە ڕۆژوو بن کاتێک کە گەڕانەوە. تلك 10 كاملة، ئەوە بەیەکەوە دەبنە 10 ڕۆژی تەواو. ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام، ئەوە بۆ کەسێکە کە دانیشتووی مەسجدی حرام نەبێت. ذلك لمن لم يكن، ئەو لە جیاتیە بە ڕۆژووبوونەکە یا قوربانیکردنەکە بۆ کەسێکە کە ئامادەی و دانیشتووی مەسجدی حرام نەبێت، سنووری مەکەی نەبێت. ئەدی ئەگەر کەسێک دانیشتووی ئەوێ بێت، تەمان ئەو نە فیدیەی دەکەوێتە سەرێ، نە ڕۆژووی دەکەونە سەرێ، بۆ
چونکە ئەو هەر لە ماڵی خۆیەتی لە ماڵی خۆی ئەحرام ببەستێت و دەچێ عەمرەی دەکات دواتر دێتەوە ماڵی خۆی دیسان بۆ وەختی حەجی نەهات جارێکی دیکە ئیحرامەکەی دەبەستێتەوە هیچ شتێکی ناکەوێتە سەرێ واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن واعلموا أن الله شديد العقاب وبجزانن کە بەبێ گومانی خوای گەورە زۆر توندە تۆڵە و سزاکەی ئەو جار دەفەرمێت الحج أشهر معلومات حەجکردن لە چەند مانگێکی دیاریکراودایە حەج لە چەند مانگێکی دیاریکراودایە وازحە لە کام مانگانەدا ئینسان دەتوانێت حەجێ بکە شەوال لە دوای ئەوەی وەکو دروستی دروستە ڕۆژی جەژنی ڕەمەزانت کرد کەس ئینسان بۆی هەیە ئیحرام ببەستێ و ئیحرامەکەشی نەشکێنێ هەتا حەجێ دەکات حاڵی حەج لەو سێ بەڵێ لەو سێ شەوال طبعا ذی القعدە ذی الحجە لەو سێ مانگانەدا ئەو سێ مانگە کاتی حەجێ طبعا دواتر و پێشتری دروست نییە الحج أشهر معلومات حەجکردن لە چەند مانگێکی دیاریکراودا شەوال ذی القعدە ذی الحجەش ئەو دەڕۆژ و یازدە ڕۆژەی سەرەتای فمن فرض فيهن الحج هر کەسێ واجبی کرد لەسەر خۆی کە لەو مانگانەدا حەجێ بکە نابێت چی بکە یەکەم فەلا ڕەفەثە لەو کاتێوە کە ئیحرام لەبەستێت و نێتی حەجکردنەکەی دێنێ فەلا ڕەفەثە بۆی نییە سەرجەی خێزانێ بکە ئەوە یەک ولا فسوقە بۆی نییە گوناه و تاوان و خراپە کاری بکە ولا جدالە و هەروەها بۆشی نییە مناقەشە و مجادلە لەگەڵ ڕەفیق و برادەرەکانی بکە في الحج لە کاتی حەج واضحة أو كسي إحرام دبستي بحجة دسيت حجة لما نجي شوال رادسي يا الذي القعدة رادسي يا الذي الحجة رادسي طبعا هر كسي روجي إنه بكات عرفي طبعا واجبات كان يكدت وانه هموان بكاتوا والله كسي طبعا فرياي عرفي نكوت روجي إنه لوين أبو طبعا حج كوتاي كده جا كسي برياري حجي دابو نزيك بونو لخيزان كلا أصل دا دروستا واضحة طبعا لو حالتي لا جائز نيا تاوان وخرابة هر گناه هر خرابة هر دبي خوي لبارزي بلام لحاجة جريمة كي قولتنا مناقشة مجادلة لقل رفيق برادر وهر كسي كلك انت لكاتي حجة دا نابي بك وما تفعلوا من خير هر شي أنجام بدن إيه ولا كاري شاكا يعلمه الله خواهي قوله هر بيد زاني وما تفعلوا هر شي أنجامي بدن إيه ولا كاري شاكا يعلمه الله خواهي بيد زاني بۆیە کە چوونە حەجێ چ بکەن وەتەزەوەدوا توێشوو کۆکەنەوە جا ئەو توێشووە دوو تەفسیری هەیە هێندێک لە عولەما دەفەرمون توێشوو کۆکەنەوە یعنی زەخیرە بۆ قیامەتی خۆتان کۆکەنەوە کە چوونە حەجێ خەیاڵ و بیرتان لای هیچ نەبێ حاڵین لێی بەس خەریکی نوێژ و عیبادەت و تەواف و خواپەرستی بن چونکە دەزانن هەموو عیبادەتێکی ئەوێ ئیناو حەرەمی مەککەی بە 100,000 بۆیە کاتەکەتان بەفیڕۆ مەدەن هێندێکیش دەفەرمون لە تەزەوەدوا مەبەستی ئەوەیە خۆراک و خواردن لەگەڵ خۆت ببە ئەگەر چوویە حەجێ مەبە بار بەسەر خەڵکیەوە خەڵکێکە بۆ عادەتی بوو دەیگوت خۆ ئەگەر بچمە حەجەش کەسێک بەشم هەر دەدا هەر ناوم لە برسان ببرم بۆیە نە پارەی دەبر نە خواردنی دەبر لەگەڵ خۆی دەبوو بەبار بەسەر خەڵکی بۆیە هەردوو معناکە دروستن ئینسان کە چوویە حەجێ وەکو چۆن پارەی تایارەکەی دەدا بە نمونە دەبێ یان خواردنت پێ بێ یا ئەوتە دەبێت پارەی خواردن کڕینت پێ بێ کە ئێستا خواردن زۆرە لەنا خۆت کەی بەبار بەسەر خەڵکیەوە خۆت بژێنێ بەسەر خەڵکیدا دروست نییە ئەوجا بۆ نەخۆشی شەروایە هەیە نەخۆش و پەککەوتەیە بە نمونە کەسی نزیکی لەگەڵ نیە لەگەڵ مەجموعەیەکی خۆ ڕەگەڵ دەدا دەبێتە زەحمەت و مشەقەت و بارگرانی لەگەڵ لەسەر دەوروبەرەکانی کە ئەوەشیان لە حەقیقەتدا هەر جایز نییە بۆی ئەوە تەزەوەد هەردوو معناکەی هەر دروستە دەکرێت بڵێن توێشووی جەستەیی یعنی توێشووی خواردن و خۆراک لە خۆتان ببن و ئەگەر معناکەی دیکەکەین یعنی زەخیرە و توێشووی قیامەت بۆ خۆتان لەوێ کۆکەنەوە فإن خير الزاد التقوى بگومان باشترین زەخیرە و توێشوو کە ئینسان پێی بێت و کۆی کاتۆ بریتێ لە تەقوا و لە خواترسان واتقونی پارێزکاری لە فەرمانەکانی بکەن من بکەن خوا دەفەرمێ یا ئولی الألباب ئەی ئەوانەی کە عەقڵن ئەی ئەوانەی کە ژیر ئەوجا دەفەرمێ لەیسە عەلەیکم جوناح ئێوە هیچ گوناهتان ناگاتێ ئەی ئیماندارینە ئەن تەبتەغوا کە داوا بکەن فضلا من ربكم بخششي پروردگارتان لكاتي حجه يعني حلال بوتان گناهتان ناگاتي لقل حج كردنه معاملش بكن تجارتش بكن لقل خوتان شتي ببن لو بيفروشنا وقازان جلي بكن ولويش كلوبل لقل خود بيني
لێرە خێری لێ بکەی و قازانجی لێ بکەی هەردووکیان جایزن ها بەس گرنگەوەی تۆ کە دەچی بە نیەتی معاملەکەی نەچی بە نیەتی حەز دەچی بەڵام حەز شت لێیە بە نمونە پارەیەکت سەرف کردووە یا پارەیەکت خەرج کردووە بۆ حەجێ شتێکی کە دەزانی لەوێ دەفرۆشێ لەگەڵ خۆتی دەبەی بەس طبعاً بە عرفی ئێستا شتی قاچاغ و ڕێگە پێنەدراو نا کە خۆش تۆشی هیلاکت کەی و خەڵکی دیکەش تووشی مشەقەت کەی شتی حەڵاڵ و ڕێگە پێدرا و دروست بۆت هەیە لەگەڵ خۆت ببەی لێوێ بیفرۆشی قازانجی لێ بکەی هەر چەندێک بێ بەس خۆڵبڕین نا لەوێ شت بکڕی و لێرە بیفرۆشی و مەرزنی ئیلا بە دیاری بۆ خەڵکی شتی بێنی ڕێگە پێدرا و جائزە ليس عليكم جناح ايوه هیچ گوناهتان ناگاتێ ئەن تەبتەغوا داوا بکەن لەناو حەج و لە کاتی حەجەشدا فەضلەن بەخشش و چاکەی پەروەردگارتان مەبەستی قازانجی معاملە و کڕین و فرۆشتنە فإذا أفضتم من عرفات هەر کاتێک دابەزین و هاتنە خوارە لە کێوی عەرەفات چ بکەن فاذكروا الله یادی خوا بکەن ناوی خوا بێنن عند المشعر الحرام ئەو کاتی کە دەگەنە مەشعری حرام يعني مزدلفة كحاجيكان كلا عرفي دادا بزنو دينا خواري دينا شوينك دينا جيكايا كفيدة وتري مزدلفة كاتي خوي بتبرستكان لزياتي اوي ناوي خواي بينن هديكي عشيرته بنا مالو تيري خوي هلا دغوي خوا اوي قداغا كد ولا سليمان دارن فاذا افضتم من عرفات اگر هات نخواري لشي عرفات فاذكروا الله يا دي خواب يعني الله اكبر لبيك اللهم لبيك دوبارەکەنەوە عند المشعر الحرام ئەو کاتەی کە دەگەنە مەشعری حرام يعني مزدلفە وەذکروه کەما هەداکم و ناوی خوا بێنن بەو شێوەیە کە خوا فێری کردوون وإن كنتم من قبلی هەرچەندە ئێوە پێشتر لەمن الضالین لە گومڕاو سەر لە شێواوەکان بوون پێش ئیسلام لە جیاتی ناوی خوای ناوی لات و عوزا و دار و بەردەکانتان دەهێنا و هاتان دەکردنێ ئێستا ناوی خوا بێن و باسی خوا بکەن ثم أفيضوا باشان ورنا خواري من حيث أفاض الناس لو شوينة راك خلق ليدي خواري بتفرستكاني مكدسان عادتي شريكان هبو لروجي عرفايدا دسون هتاميناي لو يسرنا ذكوتن دان قلت إما ناسينا عرفات شنك عرفات سنوري مكينية وإما إيرمان بيروسترو ساكتر العرفات خواهي قول أوي قد أغكر طبعا لسر إيمان داران هر کەسێکیش لە ڕۆژی عەرەفەیدا نەگاتە سنووری عەرەفەی طبعا هەرچی بیکە قەرەبووی حەجەکەی بۆ ناکرێتەوە هەرچی بیکە واجباتەکانی دیکە ئەرکانەکانی دیکە لە کاتی کەدا دەکرێن هێندێکیان و هێندێکیان دەکرێت بەسەر بڕینێک تەعویزی کێوە قەرەبووی کێوە بەڵام ئەو کەسەی کە چۆتە حەجێ بە نمونە ئیحرامی بەستووە بەڵام سریای عەرەفەی ناکەوێت یا ڕۆژی عەرەفەی ناچێتە شێوی عەرەفات ئەوە هیچ حەجەکەی بەرنەکەوتووە یەو ساڵەی وواجبی لەسەری ساڵی دواتر بەبێ دواکەوتن ئەو حەجەی دووبارە کردو دکاتەوە هیچیشی خێری گەیشتۆتە یان نەگەیشتۆتە و مەوزوعێکی دیکەیە بەس واجباتی حەجی لەسەر لا نەچووە ثم أفيضوا پاشان ئێوە وەرنە خوار من حيث أفاض الناس لەو شوێنەی ڕا وەرنە خوارێ کە خەڵکی لێ دێتە خوارێ ئەجر واستغفر الله لەگەڵ هاتنە خوارەوە چ بکەن داوای لێخۆشبوون بکەن لە خوا إن الله غفور رحيم بگومان خوای گەورە لێخۆشبوو میهرەبانەها چونکە عەرەفە کاتێکی پیرۆزە ڕۆژێکی پیرۆزە داوای لێخۆشبوون بکەن تەمان بەو ئیستیغفارانەی کە دەیکەی ئەگەر ئیتۆش قبوڵ نەبێ یەکێکی دیکە بۆ تۆ قبوڵ دەبێ و ئی مەلائیکەت و فریشتەکان بۆ تۆ قبوڵ دەبێ بۆش ها ئینسان کە حەجی کرد ئەگەر حەجەکەی حەجێکی قبوڵ کراو بێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وەکو منداڵی تازە لەدایک بووی دێتەوە کەسی حاجی فإذا قضيتم مناسككم هر كاتك تواوتان كردن جێبەجێتان کردن واجبات و دروشمەکانی حەج فاذكروا الله ئەو کاتەش یادی خوا بکەن کە ذیکریکم ئاباءکم هەر وەکو چۆن پێشتر باسی باب و باپیرانتان دەکرد ئەو ئەشەدە ذیکرا یا زیاتریش لە باب و باپیرانتان یادی خوا بکەن لە سەردەمی پێش ئیسلامدا شوێنێکە بوو لە مینای کە واجباتی حەجیان تەواو دەکرد هەموو تیرەکانی عەرەب دەچون لەوێ کۆ دەبوونەوە بازاڕێکیان هەبوو هەر یەکەی شاعری خۆی دەهێنا شعری بەسەر تیرە و لە ماڵەکەی خۆیدا هەڵدەگوت تاخوا کێ دەتوانێت چاکترین شعر و جوانترین شعر بەسەر بنەماڵەکەی خۆی و با و باپیری خۆیدا هەڵبڵێت کە ئیسلام هات ئەوەی قەدەغە کرد چونکە ئەوە شانازیکردن بە تیرە و بە بنەماڵە و بە عەشیرەت و ئەوانە لە سیفەتی نەفام و نەزانەکانن
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو واز لەوە بێنن لە شانازیکردن بە بنەماڵە و بەتیرە چونکە ئەوە شتێکی بۆگەنە و بۆنی لێ بۆی خوا دەفەرمێت فەئیذا قەضەیتم مەناسیکەکم ئەگەر جێبەجێتان کردن دروشم و واجباتەکانتان فاذكروا الله یادی خوا بکەن کە ذیکریکم ئاباءکم هەر وەکو چۆن باسی باب و باپیرانتان دەکرد ئەو ئەشەد لە ذیکڕا یا زیاتریش لە باب و باپیرانتان باسی خوا بکەن جا خوا دەفەرمێت فەمین الناسی خەڵکانێک هەنا من یەقول دەڵێن دنیا ئاوایە دوو بەش فەمین الناس لەناو خەڵکیدا من کەسانێکن یەقول دەڵێن هەمیشە بەس ئەوەندە هیوایەتیانە ربنا آتنا في الدنيا خوا پێمان ببەخشە لە دنیاە يعني بەس داواکاریەکانیان داواکاری دنیاە ئەوم بدێ ئەوم بۆ بکە جابیڵی یا لە دوور دابێ بەڵام وەما لەه في الآخرة نییە بۆ ئەو جۆرە کەسانە لە قیامەتدا من خەلاق هیچ بەشێ يعني ئەوەی بەس داوای دنیاە بکە دەگونجێ خوای گەورە هەرچی داوای دەکا بیداتێ ها بەڵام لە قیامەتێ هیچی چونکە داوای نەکردووە ها نەیویستووە خوای گەورەش لە قیامەتە هیچی ناداتێ ومنهم ئەوە کەسە دنیاییەکانن ئەوەی داواکاریەکانیان بەس داواکاری دنیاییە مەرز نییە تەمان ئەوەی داواشی دەکەی بداتێ بەڵام ئەگەر بداتێ یان نەداتێ مادام تۆ قیامەتت لەبیر نەبووە هەمی قیامەتت نەبووە خوا لە قیامەتە هیچ ناداتێ ومنهم من يقول وهشيانا لنا خلقنا دلين أو كسباشكانا ربنا آتنا في الدنيا حسنة خوايا بما ببخشة لو دنيا دا حسنة هرتي تاكي بما ببخشة لو دنيا دا هرتي تاكي جا تندرستي باش هر تاكي وايا رزق روزي هر تاكي علم زانست هر تاكي إيمان هداية قورتين تاكي وأجر ما وسم أو دعاء كر همش تقدر قدرته وناو هناني ناوي ربنا آتنا في الدنيا حسنة خوايا بما ببخشة للدنيا دا هرسي تاكي للي خود دا هرسي كبه ذكر بو دعاء دعوة بكي كلا حجش هذا كانت الطوافي دايك لو دعاء كزور تكرار ذكرته أو دعاء يا ربنا آتنا في الدنيا چونك همو دعاء كان همو دعاء كان جدا هل براسي إنسان أجر أو دعاء يقول هيك دي كجنالة بس يتي بو دنيا وبو قيامتي وفي الآخرة حسنة وخوايا بيشم ببخشة لە دواڕۆژدا هەرچی چاکەیە جا لێ خۆشبوونە پەڕینەوەیە بەهەشتە وە لە ناو بەهەشتێشدا ڕەفیقاتی و هاوڕێتی پیاوچاکان و پێغەمبەرانە وەقینا عەذاب النار پەناشماندا بشمان پارێزە لە سزای ئاکر ئولائیکە ئەوانە ئەوەی کە ئەوە دوعای بێ ها ئەوە نیەتی بێ ئەوە مەبەستی بێ یعنی دنیا و قیامەت بەیەکەوە کۆکاتەوە داوای چاکەی دنیاش بکات و داوای قیامەتیش بکە دنیایشی بەشی خۆی ئیهتیمام پێ بدا و لەبیر بێ قیامەتیشی لەبیر نەچێتەوە ئولائیکە لەهم نەصیب مما کەسەبوا ئەوانە بۆیان ئامادە کراوە نەصیب بەشێک یا پاداشتی ئەوەی کە کردویانە والله سریع الحساب وخوای گەورە زۆر خێرایە لە قیامەتدا لە لێپرسینەوەدا کە لە زەمانێکی کەم لە مودەتێکی کەم لێپرسینەوە لەگەڵ چاک و خراپی هەموو دروستکراوەکاندا دەکا کە حەدیثمان هەیە لە نیوە ڕۆژێکدا خوای گەورە محاسبە و لێپرسینەوەی هەرچی مەخلوقات هەیە بە ئینس و جنەوە چاک و خراپەوە و بە گیاندارەکانیشەوە محاسبەی هەر هەمویان دەکات و بە تاقی تەنش طبعا هەر هەمووشیان محکەمە و حکمیان بەسەردا جێبەجێ دەکات.